مایک بکن Kurdistan, Kurdistan,
همی بشکبن ام همی دابچنج بو ولاتیان مرین یان فرات ام هرنج بو ولاتیان مرین یان فرات کردنو مردنو پرخوشه سرخابون کردنو مردنو پرخوشه سرخابون ابدمن قالوتن جهنتن گیدیدون ابدمن قالوتن جهنتن گیدیدون دست بدن هم همی بشکبن هم همی دست بدن هم همی بشکبن هم همی دابچنج بو ولاتیان مرین یان فرات ام هرنج بو ولاتیان مرین یان فرات من دفت پشمرگه کردستانی ده شبی و تبن از کلا برودانی من دفت پشمرگه کردستانی ده شبی و تبن از کلا برودانی خودان چکو چپر بیم نشین باله و کبانی جنگولی کردابم و کشیر المیدانی از پشمرگی کردانم بجمن و تو بزانم خودم گرزی گرانم لتمر نونمانم از پشمرگی کردانم بجمن و تو بزانم خودم گرزی گرانم لتمر نونمانم پشمرگی کردانم مرنا تفان دستانم از پشمرگی کردانم مرنا تفان دستانم از شرکر و شربانم مرنا تفان دستانم از شرکر و شربانم هەوار هەرکە کەشتێکە جوڵایەوە بەڕێکەوە بەرەو کێڵن ئاڵای کوردستانیان لە ناو کەشتەکە هەموو کوردەکانی ئێرە بەرز کردەوە و دەستیان کرد بە گۆرانی ئەیڕەقی بوو بە گۆرانی کوردی ئەم کچە جوانە لە پشتی منەوە دەنگی زۆر خۆشە بزانم ناوی چییە و خەڵکی کوێیە و چەندێکە لە ئەڵمانیا دەژیت تۆ دەنگت گەلێک خۆشە ناوی تۆ چییە خەڵکی چ باژارێکی ڕۆژئاوای ناومنەوە دەروێشە من خەڵکی کۆبانی بەڵام لە هەولێر لە دایک بووم ئەوەش ماوەی 2 ساڵە لە ئەڵمانیا ژیم لە ئەڵمانیا دەژی دەنگت گەلێک خۆشە حەز دەکەی ببی بە هونەرمەند ئەمڕۆ بەشدارە بی لە فستیڤالێکی کۆلن حەز دەکەی چ ببێژی بەڵێ من وەکو بەشدارویەکی کورد لێرە بەشداربوونێک وەکو هونەرمەندێک یا شتێکی وا هەیە هەمومان کوردین هەمومان هونەرمەندین بۆ کوردستان و زۆریش پێم خۆشە کە ڕۆژێکی وا هات هەمومان کورد ئێستا لە وڵاتی ئەڵمانیا هەمومان کۆبووینەوە و بۆ کوردستانێکی سەربەخۆ گۆرانی پێکەوە بڵێن و چەپڵە لێ بدەین ئەوە شتێکی زۆر گرنگ و زۆر خۆشە یعنی لە مناڵی و هە لە باوکمە پرسی باوکە بۆ ئێمە وڵاتمان نییە من لە قوتابخانە پرسیارەکەن بۆ کوردستان لەسەر خەریتەی ئەم دنیا نییە من بۆ ئاڵای خۆم نابینم باوکم هەیە گفت کچەکەم ڕۆژێک دێت بۆمەش ئینشاڵڵا ئەو ڕۆژەش هات هیوادارم سەرکەوتوو بین هیوادارم ئێمەش وڵاتێکمان هەبیتن سەربەخۆ بیتن ئێمە خاوەنی وڵاتین کورد خاوەنی وڵاتە بەڵام خاوەنی دەوڵەتی خۆینە اینجا ئەوە ئێستا تۆ بەڕێەکەی بەرەو کۆلن بۆ پشتگیری لەسەر بەخۆی کوردستان چەنێ بۆ ئێوە گرینگە کە باشووری کوردستان دەوڵەتی کوردستان سەر بەخۆی ڕابگەێنێت بۆ من زۆر گرینگەوە باشووری کوردستانیش ینی کوردستان هەر وڵاتی خۆمان هەمە چ باشوور بێ باکوور بێ ڕۆژهەڵات بێ ڕۆژئاوا بێ هەر هەمووی کوردیەکە یەک کوردستانە و ئەوە زۆر گرینگە کە ئێمە پیشانی هەموو دنیای بدەن کە ئێمە وڵاتمان هەیە ئەو وڵاتەش ئەەکەین بە دەوڵەت هەمومان بە یەک دەست هاوارەکەین ئێستا فەرقی نییە کێ کوردی چیان لای کوردستان بێ ئەوەی گرنگ بێ ئێمە هەمومان کورد بین و بە یەک زمان قساکەین کوردی 5 گشتپرسی دەکرێت لە باشووری کوردستان ئێوە هەمووتان خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان پەیامتان چییە بۆ خەڵکی باشووری کوردستان ئێمە وەکو کوردی ڕۆژ ئاوا هیچ دەسەڵاتێکمان نییە لێرە دەنگ بدەین و شتیەوە بەڵام ئێمە کە ئەوەی لە دەستمان دێتە دەر پێیان بڵێن تکایە بڕۆم بۆ ڕێزی دەنگدان و دەنگ بدەنیانی بە کوردستانەکەمان بێتن بە وڵاتێک ئێمەش هەر سەر بڵند بین وڵاتەکەمان لە ناو دنیا ببین هەموو کەسێک زانی کورد چییە کورد شێوەیە کە ینی بەڵام نەک بەشتی خراپ و بە ئەوە کورد بناسیێنین بە قوتابخانە بە قەڵەمی خۆمان بە پشتگیری لەگەڵ یەکتر بە هونەر
بەشتی باش بناسێنین کورد بەم دنیاەنێک بەشتی خراپ و بەشتی باشە تۆ سۆرانەکەت گەلێک باشە من ویستم بە کرمانجی لەگەڵ تۆ بە ئاخەبە بەڵام تۆ زۆر سۆرانەکە گەلێک باشە لە چۆن ئەم سۆرانیە فێر بوویت؟ ئەی ساڵی 98 من باوکم هات بۆ هەولێر من و خوشک و برایەکانم هەممان لە شاری هەولێر لەدایک بووینە بەڵام خۆمان خەڵکی کۆبانی دڵت لەکوێیە؟ دڵم لە هەولێرە نیوەشی لە کۆبانیە نیوەی لەوەیە نیوەی لەوەیە 4 ساڵ لە ئەڵمانیا دەژیت؟ ساڵە لە ئەڵمانیای بیری هەولێرەکەی بیری چی هەولێرەکەی ئەگەر بیری بکەیت؟ بیری هەموو شتی قەڵای هەولێر مەنارە بیری هەوای هەولێرەکەم خەڵکی هەولێرەکەم بیری هەموو کەس و کارەکارمەکەم هەموو هاوڕێکان سڵاویان بۆ نێرم ئێستا هەموو سەیرمەکەن زۆر سپاسدانەکەم بیری هەموو شتێکی هەولێرەکەم هەر جێگایەک نابێت وەکو وڵاتی خۆمان لێرە بەڵێ ئێمە هەمومان کۆبووینەوە و قساکەین و گۆرانی و هونەر بۆ کوردستان بەڵام هیچ شوێنێک ناکرێت وەکو کوردستان ئینشاڵڵا ڕۆژێکی هەمومان ئەگەڕێنەوە بۆ کوردستان بەڵام بۆ وڵاتێک ئەگەڕێنەوە بۆ دەوڵەتی خۆمان ئەگەڕێنەوە زۆر سپاس جەنابی شیوا بزانم لە هەولێر ژیاوی بەڵێ من خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان خەڵکی باژاری کۆبانێ بوو لە کۆبانێ ئێستا وەکو ئێوە وەکو گوێمان لێبوو لە کچەکەتەوە چەندین ساڵ لە هەولێر ژیاون ئومێدی تۆ هیوای تۆ ئیسە لە غەریبی چییە؟ بەخۆی ئەز لە غەریبی ئەس دخوازم تکایەتکەم ji hemû Kurdê me bakurî başûr eno her kesek bi wijdan û bi demîr her ne ser senduqî dengdan ji bo rojê referandum çunkî ewa carê yekem e ew firseta ji bo me tê eger nebêjî bawer dikim tu carî dike ew firsetekî wa ji bo me nê tir چەند زارۆکتان چەند منداڵتان هەیە جەنابتان؟ sê küçük kurekim hene کوڕەکەت وابزانام ناوی هۆزانە؟ kurekim navî Warvan e وارفان ئەی کچەکان ئەی ئەو گۆرانی بێژ بووە بەردەوامە ئەو لە گۆرانی وتن ئیستا؟ بەخۆی ئێستا هۆزان تقریبا ماوەی 6 ساڵە 7 ساڵە وازی لە گۆرانی نایە بۆچی؟ نازم ئەو کارەکەی ئەمژی زۆر باش نەزانم بەڵام نەوەکانی جەنابتان بەردەوامن بەخۆی ئەوە حەزی لێیە حەز دەنگی خۆشە خراپ نییە ئەوەی ببن بە هونەرمەند دوشتی ئەو وەکو هۆپیەک ینی ئاتە بەردەوام بە ئەمڕە خزمەتی گەلی کورد کە لێرەوە چکە هەموو پێش خۆشحاڵم بە دەنگیتەوە جەنابتان ئاگادار بووم کە ئەتوانم بڵێم هەموو خەڵکەکانتان ئاگادارێک لە ئاڵای کوردستان هەڵکان و هەموو خەڵکی ئەمڕۆ پرۆگرامەکە بەڕێستان بەربرسن خەڵکی کوێی جەنابێت و بۆچی وا بە زۆر بەگەرمی لە بەیانیەوە مەشغوڵیت بله بری هر تشتی سلاو و رز از خلقی کوبانی ما وکی کمیتا آماده کار لکولنه او اونزانن اف چار هیون ام کار و خبات خود کنه مثلا چینی جی جبو سرمازر ساکسبیک و خبات خود کر ام هی سال جبو رفراندوم کردستان خبات خود کنه اونزانن ام کسنه ایوی کمکاری رادبنه ام کسنا هر چهار پارچه کردستانن کس باکور باشور روجهلات روج آوانه ئێستا بە تۆ مۆت کەمێک پێش ئێستا وتم خەڵکی باشوور و ڕۆژهەڵات و باکوورم پێویستە بە ئاخەفم لەگەڵیانە جەنابەت وەکو ئامادەکاری وتە هەموو خەڵکی ڕۆژئاوان چما هەموو خەڵکی ڕۆژئاوان بخدا ئێستا ئەم دوسلدۆف خەڵکی می ئەم نو هاتنە لێرە ئەم خەڵکی می ڕۆژهەلات و باشوور ناس ناکەن و مەسەر علامة كردي جي خونان مسار پیام خو فيسبوك جي ما قلت محمود داري خوجي لوبي خوجي جو ده جميع مهنه یک جميع مجبونه داره لكولنه یک مج دسلدوف داره كولنه ام دغازم ملت محمود آماده کاربن لسر راينه و ام هفرا یک دست آل خو هلدن یک دنگ بانکن و بکم خو و بتیشرت خو رنگ آل کردستان سر به چپک و به زلغت و به لیلی هر بخود اف ملت ما هنک هاتنه و هنک ناتنج بو ورگا ایروج هلات پرسەکە لە باشووری کوردستان ئەنجام دەدرێت ئێوە ئەمڕۆ زۆربەی خەڵکی ڕۆژئاوایە کە ئەو پشتگیریە بۆ سەربەخۆی باشووری کوردستان بۆ سەربەخۆی کوردستان ئامادەن بۆچی خەڵکی ڕۆژئاوا ئەوە یعنی بۆچی ئێوە ئەوەنە بە تامەزرەوەن
بخوده هر کردک داخازی و خوناوی اف روجایا یعنی پارچه کجمه کردستان مازن ریزگار بیا باشور کردستان اف خلق می روج آوا جبر دا دلوان خوشن رادبن اف کاری خو و بهیویا من از دغازم تشتاقی دجی بیم یعنی اف ولاتا همو کرد مربونه بشتار و از دغازم خلق می باشور کردستان روجا 25 ایلول هر سر صندوقان بانک بدن دنگ خواب بین بلش بو سرخابونا کردستانه همو کرد اگر اروپا جی درفت هبه صندوق چه به از باورم اما همو کرد چهار پارچه کردستان جی هر دنگ خواه و یک دنگ بانکن و ناوی خواب بدن بلش بو سرخابونا کردستان ملای اگر کاتمان هبه هوارت ملای کچکی دیکه اش با آلای کردستان و با تیشرتی آلای کردستان و با کپی آلای کردستان خوی رازان دو توا زۆربەی ئەوانی لێرە ئامادەم بەم نڵن خەونی ئێمە ئەمڕۆ بوو خەونی تۆ ئەمڕۆ ئەتەوێت چی بکەیت وڵاویا هەموو خەونامایە گەلێکی کێفخۆشن وان بێ ڕۆێ هەموو کورد بە عەلەمێ کوردستانێ هەر نەکۆلنێ تیشێرت بکۆم ئەم هەر نەکۆلنێ بدەف و زەرنایە بدەف و زەرنەوارێ پێشەمایە ئەو گیمەرە هەیە گەلێکی خۆشە گەلێکی کێفە مەژێڕەتەیە ئەوە ڕۆجا خەونە ژمێڕایە وأمجي بونا دولات أمجي حمد باشا قالك ساعات خوش بين ساعات أول شي خوش قالك سپاس بۆ تۆش هەوار منیش دەمەلایەتۆ منیش ئێمەش لێرەوە لەم کەشتیە تا کوێلن 5 کاژێر دەخانێ بۆ بۆنەوە ئێمە لە تۆڕی مدارڕداوە لە ڕادیۆوە لە فەیسبوکەوە لە تەلەڤزیۆنەوە لەگەڵ بینەر و بیستەری ڕووداودا دەبین و بەردەوام دەبین چونکە ئەمانش ئامادەکاریان کرۆ بۆ ئەو 5 کاژێرە بە گۆرانی و بەستران و بە هەڵپەرچێ و بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ئامان بەرەو کوێلن دەیانەوە بەڕێبکەون و بگەنە کوێلن ئەو خانمە بۆ نەهاتە لای منەوە ئەو خانمە خەڵکی کوێیە از شيرين رجع غاي كردستاني شكلي ئیشارەتم زۆر بۆ کردی یەک دەقەبامەتی باڵێ باڵێ خێرا تۆز لەسەری قسە بکەن دەنگش بەکەنەوە بەچی بە فەیسبوک چای کامێرەکە پیسە پاچی کەرەوە زەحمەت نەبێ یەک دەقە ئەمە پاک کەرەوە ئەم کچە جوانەش ئەزای چی بکە لێرە بوەستە لە جەبین ئێمە خڵای ئەدە کارەبا بکەنەوە تۆ لێرە بە تۆسی پێسە مقابلە دەکەن باشە از gelek başta faham dedim hiç problem niye? İslam'ın lega korksan. Sak nadi. Öyle cevi kaka öyle cevi. Ne? Ema pirisman bakar kayna ne yapma? Kalya. Watchi bu radyo ama televizyon. Okay. Tosi Korani bu. لا بيت الصلاة تخلصوا شوي هلا بو راديو خار باشتره بو راديو خار باشتره هواته باش توزي بزيادة راديو يعني تلفزيون سرت شعبان قامش لك وبايا منم بالا هوار من دووبارە لەگەڵ
ئەو خەڵکانم کە لە سەرکەشتەکەن کە بەرەو لە دووسڵدۆف بەرەوکەن بەڕێ دەکەوین بەنیسە خەڵکی قامشلم لەگەڵدای خەڵکی کوبانێ زۆر بەیان ئەم ژنە جوانە کە بەجلی کوردی خۆی گۆڕیوە و ئەمڕۆ ئامادەیە خەڵکی قامیشلۆیە ئاماژی بەدا چەندێکە لە ئەڵمانیای تو ئەمڕۆ خۆت ڕازاندەوە بەجلی کوردیەوە پەیامی تۆ ئەمڕۆ چیە بۆ گەلی کورد بۆ کوردی باشووری کوردستان اب اشيرين مش خلقي قام شلوش رجاوي كردستاني اب 3 سال ما المانيا نه السلاف اخوات شيني مش همو ملتي كردره هر چار پرچه كردستاني ره ايرو روجك بيروز ايرو محبين حمي ملتي كرد هر چار پرچه كردستاني آمده كاربن و فيستيفال هاني ام قش مبر خدايه كلني فيستيفال كردستاني جبو روجك خوش روجك بيروزة ام هبينة و همو كس حاضر ببن و ام قش كيف خوشن ب زاروك لاوكي مهي آوان عمري 3 سالة و كچكك مهي إلانا بإلاية أو شيء صار ئێوە ئامادەن ئەمڕۆ بە مناڵە بچووکەکانتانە لە ئێستاوە لە شەشی بەیانی هەتاکو دەی شەو لە فستیڤالەکە بەردەوام بن بەڕێستان وتان خەڵکی قامیشلۆن پەیامی قامیشلۆمە ڕۆژاوا ئەسلافێ خۆ گەلکی دشینی گەلێ تەماشەوانی هێژا کەسێ مە گۆدار دکە ئەمیرۆ گەلێکی کێفخۆشن بەرێمە کۆڵنەیە ji bo referanduma Kurdistanê az hêvîdarim hemû milletê Kurd amade bibin îro kolnê gogo em karibin dago em karibin dengê xwe bigîne cîhanê tevdî dang bi taybet wek bêjin Kurdistanek me serbixwe çê bibe em pir kêfxweşin îro rojek pîroz e کوردی ڕۆژئاوا ئەوەندە گرنگە باشووری کوردستان سەربەخۆی ڕابگەێنێ em dikare carî dubare bikin بۆ ئێڤا کە خەڵکی ڕۆژئاوای کوردستان خەڵکی قامشلن گەلێک مهمە کە لە کوردستان لە باشووری کوردستان سەربەخۆی ڕابگەێن براستی وەک دەبێژن ji ber wek dibêjin başûrî Kurdistanê gon Kurdistanek ji mer bê avakirin dewletek mer ew jî şaxeke em xwe pêv tên girêdan gog ew jî çê bibe wek dibêjin pêşa rojê de wek bê karibe belkî Kurdistana Rojava jî ave bibe em tev bibin yek wek bê em giş bibin destek em wek dibê em karibin serxwe bimînin ji ber vî tiştê hanê زۆر سپاس کەواتە تۆ ئەتەوێ ئەمڕۆ بناغی ئەو شاخەدا بمەزرێنی لەگەڵ خەڵکی باشووری کوردستان بەڵێ ئێمەش هەوا دێمە لای تۆ وەکو ئاماژم پێدا 5 کاژە دەخانێ خەڵکی ئێرە خواردنیان لەگەڵ خواناهێناوە دانیشتون بە گۆرانی و بە ینی هێز و توانەیەکی زۆریانیان پێ زۆر سپاس شوێن بگۆڕین کارەبامان پێویستە خارج پیشی او یاڵا باشن بگۆڕین کارەبامان پێویستە یەک کاگاپوچی کارەبای درۆ بێ هەر لایف بێ کارەبامان آخر ئەمڕۆ هەموو ڕۆژەکە لایفە ئەمڕۆ هەموو ڕۆژ لایف دەبا بڕۆین اینجا ئسمانی ئامادەکات بسیاری وانی بک او ملت پشتگاه وکیلیتی بیکاری رابویه کارم برسیه بده من وتم برسي انا من اول جوانا على سيستاين برابر او كذا على سيستاين برابر ما تسديها من كل مشكلة تجدد جوان ولا بيش ولا
چاکێکم سەری ئەمڕۆکە بۆ فستیڤاڵی سەربەخۆیی کوردستان باشە؟ باشە. لەسەر کەشتی شاری دووسڵدۆف بەرەوکەن بۆ سەربەخۆیی
ڕۆژاوا لێرە لە ناو کردە زۆر زۆر بەڵێ ڕۆژان سلااو من لە ناو چەندین گەنجی هاتمە خوارەوە لە کەشتەکە من کەمێ بە بەردەسەرەوە بووین هاتمە خوارەوە ئەم گەنجانەش بەردەم لە خۆشەکانیان لەو کاتەوە بە گۆرانی کەشەوەکان خۆش دەکەن بەڵێ بۆسەر بەخۆی کوردستان با من قسەکە خۆیانە بکەم پەیامی بەڕێستان بۆ خەڵکی باشووری کوردستان چییە کە بێت و پێنجینۆ گشتپرسی ئەنجام دەدەن والله ماتنا بي خاشبوني كردستاني ام بيروز دكن ام بيروزا مسعود بارزاني دكن ومالي بارزاني جي ام سرخابونا كردستاني يقبونا كردستاني دخازن زور سپاس زور سپاس خەڵکی کوێی جەنابە خلقي عفريني ما ام خلقي عفريني ام خلقي كردستاني باروجاوبانه زور سپاس زۆر سپاس با بچمە لە ئەو کوڕەتان خۆشە بزانم ئەو تۆ گەلێک دەنگت خۆشە و ئەمڕۆ زۆر بە کامێرەکەش مەجارم من بێ بچمە لای ئێوە ئۆکەی ئەو منیش ڕۆژان هاتمە ناو ئەم گەنجانەکە لە ماوەی لەوەتی دەرچوین گۆرانی دەڵێن بزانم ئەم کوڕەتان خۆشە خەڵکی کوێیە ناوت چییە چەندێکە لە ئەڵمانیا دەژی از خەڵکێ کۆبانیمە ئەس بوو 3 ساڵ لە ئەڵمانیامە ناوێ منجی ئیڤانە ئیڤان چی کار دەکەی لە ئەڵمانیا والله ئەس خوێندەوانم ئەس زمان دەخوێنم زمانی ئەڵمانی فێر دەبێت باشە بەڵام تۆ ئەم ئێستا من گوێم لە دەنگی تۆ بۆ دەنگت زۆر خۆشە گۆرانی دەبێژیت و هاوار دەکەی سەربەخۆیی بۆ کوردستان پەیامی تۆ چییە بۆ خەڵکی باشووری کوردستان والله گوتنێ من ئەکێ بەس بێژم کوردستانم دەخوازم بێتەرم ناخوازم ئەبدارکەتنێ ما سەر کوردستانەیە ئەسران ئەدبێژم بۆ کوردستانێ بەس کار و ئیشێ منش بۆ کوردستانەیە ئەمڕۆ دەتەوێت چی بکەی لە کۆلن ئەمێ هەرن لە فیستیڤالە کۆلنێ ji بۆ کوردستانێ سەرخەبوونە کوردستان زۆر سپاس تۆ چی دەبێژیت بۆ کوردستان ئەس دەبێم ئەمێ چونە کۆلۆنێ ji بۆ ڕۆژێکە سەربخوام دچن وان بە هەفترا هەواڵێ من ئەم هەموو هەواڵێ منن ئەم دخوازم بە هەفترا هەرن کۆلنێ وان دەبێن بشی کوردستان تۆ ناوت چییە خەڵکی تۆ خەڵکی چی باژێرێکی ناوت چییە خەڵکی قامشلۆمە ڕۆژاوای کوردستان ئەس سلااوا چنیمش تایبەت هەڵێ قامشلۆ و مالباتەمە وەسخوازم سپاسیاوا بکەم و ئەم دلوجان کوردستانێرن ئەم دخوازم بێژن بژی کورد و کوردستان باش من دەبینم زۆر هەمووتان خەڵکی ڕۆژئاوان
و زۆر بە گەرمی و ئێستا جەوتان خۆش کردو بەڵام خەڵکی باشوور کوردستانتان لەگەڵ خۆتانانە هێنا و خەڵکی ڕۆژهەڵاتتان هێنا و چما جبرگە دەستپێکێوە ئەم دمینن ئەم هەموو کورد جبەر ڤیت شتیڤە ئەم ینی ئەم بدل و جان بە کوردیەتێرن ئەم خوازن ئەم گەلێکی خۆشین گۆ کورد بسەرکەون ڕۆژ تایبەت کوردی ڕۆژهەڵات و کوردستانە مەچێت ئەو کوڕە پێشەوەی ئێمە بگەینە سەر ئەم کەشتە ئەو کوڕە هاوارە کرد ڕوودا و هاوارە کرد سەر بەخۆی بۆ کوردستان چما تۆ کەس نەهێناوە لەگەڵ خۆتا لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان باش دەرمان هەموو هەواڵی منی خەڵکی ڕۆژاوایینە ئەمنش خەڵکی ڕۆژاوای کوردستانیمە ئەمن هاتمە ئێرە بۆ سەرکەوتنی کوردستان و ئینشاءالله کوردستان هەر سەرکەوتن دەبی و بشی کورد و کوردستان ڕۆژان ڕێگەکە ئێمە زۆر ئەخایەنێت ئێمە ئەمڕۆ بە هەموو ڕۆژەکە لەگەڵتانە دەبین باڵێ باشە بەخۆی نازانم بەخۆی هەر چارپاژی کوردستانێ بەس ئەوە کوردی ڕۆژاوا زان و کوردستان چییە بەخۆی گەورە کورد هەر کوردە چی باشوورە باکوورە کورد هەر کوردە بژی کوردستان کۆزیشکە من پێ کورد دێمە مەشن هەندەر دیلان هێش بوو ڕۆدا Kurdistan de taxajor le zeyni